هەموو خەستخانەکان ئێستا پەکی کەوتووە بە ئیشنەکردنی ئێمە. ئەمانە کرێکاری پاکەوانانی نەخۆشخانەکانی هەڵەبجەن. زیاتر لە 5 مانگە موچەیان وەرنەگرتووە لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گرتبوونەتەوە. داوای خەرجکردنی شای سەدارایەکانیان دەکەن، وەک خۆیان دەڵێن لە دۆخێکی سەختی ژیاندان بە هیوان خەمخۆرێک کێشەکانیان بۆ چارەسەر بکات. وەزەمان زۆر لەو پەڕی نالەباریدایە، کرێچیمانتیایە، ژن و مناڵمان هەیە، قەرزارین، هیوایە نەخۆشی هەیە، هیوایە پارەی کارەبای نایەوە، پارەی مولدەی نایەوە، هیوایە خاوەنی خانووەکە کرێچیە دەریەکات، ئەڵێ پارەمەوێ لێو، ئێمەش لێرە پارە وەرناگرین، بەچی پارەی کرێ بین. ئافرەتمانتیایە مناڵەکەی دڵی کونیتیایە، نازانێت بە ئیلاجیدا پارەکە بە کرێیدات بە نەخۆشیدا بە بژێوی ژیانی با نازانێت بەچی بات. هەشە خانی خۆیەتی بەسکا کە تۆ خانووی خۆش و بێت خۆ نان دروست نابێت لە خانووە لە بەردوودارە. تۆ بژێوی ژیان و لەسەر ئەم 300 ئەم 300ش نازانی پارەی مۆلی دەدەی، پارەی کارەبای ڕێزی دەی، پارەی ئاو دەی، پارەی مناڵەکە و دەی کە داوای شتێکەکات، میوانێ شتێکت هەیە کورەت، یعنی هیچ ئەم 300 بەشی هیچیش ناکات. داوا لە کاک پاڤێڵ و کاک قوبە تاڵەبانیەکەین بەڕاستی تاکە دوو کەسن لەم سلێمانی و پارێزگای هەڵەبجە کە ینی بێن بە داوای کێشەکانی خەڵکو. چەند جار کێشەیان ڕوبەڕوو کراوەتەوە، خۆشبەختانە چارەسەریان کردووە. داواکاری ئێمە بە ناوی 166 کرێکاری پارێزگای هەڵەبجە و ناحیەکانی سیروان و خورماڵ و بیارەوە قسەیەکەین. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە بە نووسراوی ڕەسمی داوای خەرجکردنی شایستەی دارایی 6 مانگ و 18 ڕۆژی ئەم کرێکارانەی لە وەزارەتی دارایی کردووە، بەڵام وەزارەت تەنها ڕەزامەندی خەرجکردنی 18 ڕۆژی گەڕاندووەتەوە. ئێمە اعترازمان کرد لە نووسراوەکە و پێمان ڕاگەیاندن کە ئەمە 18 ڕۆژێتی و 6 مانگەی کە بە نزیکەی ماوە موچەکانیان بۆ تا ئێستا ڕەزامەندی بۆ نەدراوە. ئەوان پێیان ڕاگەیاندن کە ئەمە خەلەلێکی ئیداریە و نووسراوەکەمان چۆتەوە وەزارەتی دارایی و ئەمڕۆ بەڵێن نوێیان ناوە کە سەر لە نوێ فەرمانەکە تعدیل بکرێت و کاری پێویستیان بۆ ئەنجام بگەێنێ. نەخۆشخانەکانی هەڵەبجە بە 163 کرێکاری پاککەرەوە کارەکانی ئەنجامەدرێت. لە گەری کارنەکردنی ئەم کرێکارانە ئەوە کارکردن لە نەخۆشخانەکاندا ڕادەگیرێت. گرفتی گەورەش بۆ تەندروستی هەڵەبجە دروست دەبێت، بۆیە تەندروستی هەڵەبجەش دەنگی لەگەڵ دەنگی ئەم کرێکارانەدایە. داوای خەرجکردنی شایستە دارایەکانیان لە وەزارەتی دارایی دەکات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.